سەرەتا دەمەوێت ئەگەر بڵێم دکتۆر ئامانج غازی چێیە؟ چیرۆکی ژیانی چییە لە منداڵی چۆنتان بەسەر برد؟ ئەگەر ئەو چیرۆکەم بڵ باس بکەیت. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی ئێوە بۆ بەرنامەکەتان زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆکە لەگەڵ ئێوەم. لە ڕاستیدا ئەو بابەتانێکەوە پەیوەستن بە ژیانی ئێمە هەر لە منداڵیەوە لەبەر ئەوە ئێمە لەنێو ئەو دنیا توانم بڵێم گەورەیە بووین لەنێو بواری مۆزیک و توانم بڵێم بوارەکانی دەنگ و ئەوانەوە خۆشمان لە بنەماڵەیەک بووین کەەوە بنەماڵەکەمان توانم بڵێم ڕۆشنبیر بوون ئەنی بڵێن باوشی ڕەحمەتیم هەر مامۆستا بۆ دایکیشم هەر مامۆستا بووە بڵێن لە قوتابخانە لەبەرەوە زۆر هانیان داین بۆی بگەینە ئەو ئاستەی کە وەکو لێپرسینەوێکی توانم بڵێم مێژوویان بۆ کردین هەر لە منداڵیەوە. من لە ڕواندز لەدایک بووم ساڵی 1965 دوای گەڕانەوەمان لە ئاوارەی لە ئێران لە 10 ساڵیەوە من لەناو توانم بڵێم بواری سرود و گۆرانی و مۆزیک و ئەو بارانە بووم. سەرەتا لە تیپی سرودی قوتابخانەی پاشای گەورە کە کۆنترین قوتابخانەیە لە ڕواندز لەوێ لە سەردەستی هونەرمەندی گەورە ڕابەری هونەر مامۆستا زرار محەممەد مستەفا لە بواری توانم بڵێم هەڵبژێردراین بۆ تیپی سرودی قوتابخانەی پاشای گەورە. دوای تاقیکردنەوەی دەنگەکانمان ئایا دەنگمان دەشێوە گوێچکەیەکی هونەریمان هەیە بۆی بتوانین دەنگەکان بناسینەوە گەیشتینە ئەو ڕادەیەکەوە بتوانین لە تیپی سرود لەگەر کۆمەڵێک توانم بڵێم قوتابی ئەو کاتی بەهرەمەند بە ئەزمون بێکەوە بووین لەوانە چەتۆ نەورۆز سیروان سیرینی سەید ئەحمەد ڕواندزی شێرزاد حەیدەری فاڕوق باپیر بژار نووری ڕێبوار نووری لەگەڵ نیعمەت باپیر ئەوانەی کە بڵێن ڕزگار جەودەت هاوڕێی تەمەنم جوانە مەرگ نیاز مامۆستا حوسێن یادی بەخێر ئەمانە هەموو پێکەوە بتوان بڕێم لە تیپی سرود بووین. ئەو تیپە وای کرد کە ئێمە بەڕاستی دواتر دوای 2 ساڵ مامۆستا زرار دوای ئەوەی کەوا خولێکی ڕۆشنبیری و هونەری بینی لە بواری خوێندنەوەی نۆتەی مۆزیک هات ئێمەی گواستەوە لە تیپی سرود بۆ تیپی منداڵانی مۆسیقای قوتابخانەی پاشای گەورە. واتە لە 12 ساڵیەوە من هۆگری ئەو ئامێرەم ئەو عودەم لەگەڵایە ئەوە بۆ تەمەنی 48 ساڵ دەبێتن خۆم و ئەو وەکو مامۆستا عەلی مەردانەرە خۆم عودەکەم ئیتر لە باوەشم بووە ینی بڕێم وەکو چۆن دەڵێ هەر لە منداڵیەوە ئیتر هەر ئەو عودە نەبوو بەڕاستی 1-2 عودی تریشمە دەست شکاوە کاتی خۆی هەر لە منداڵی کە لە قوتابخانەی پاشای گەورەی من خۆتان نەزانین کە منداڵین ئەو کاتە ینی بزاوتین ینی زۆر ئەوە بووین هەندێک جار لەسەر کورسیەکان کە دائەنیشتین ئەنی تر کەوتە خوارەیان ئەو بابەتانەوە لەبەرەوە مامۆستا زراری بەڕاستی زۆر بە مهرەبانیەوە ئامێرەکەی لێ وەرەگرتین چاچێکەوە دووبارە دەمانگرتەوە دەست و ئیتر بەردەوام بووین تا ئەو ساڵی 1980 لەگەڵ دەستپێکی شەری عێراق ئێران لە تەمەنی 15 ساڵی من و سەید ئەحمەد و چەتۆ هەرسێکمان بێکەوە چووینە پەیمانگای هونەرەجوانەکانی بەغدا لەوێ وەرگیراین. بەڵام دواتر فەرمانێک دەرچوو ئەوانەی کە کاتی خۆی پێ دەوت ناوچەی ئۆتۆنۆمی واتە حکومی زاتی پەیمانگایەک لە مووسڵ کرا بۆ شاری مووسڵ ئێمەیان گواستەوە بۆ مووسڵ لە مووسڵ گیرساینەوە لە تەمەنی 15 ساڵیەوە ئیتر کەوتینە نێو دنیایەکی زۆر گەورە ئەویش مۆزیک بوو و دنیایەک زۆر نامۆ بوو بە ئێمە لەبەر ئەوە شەیماخان نەتوانم بڵێم هەموو خوێندن بە زمانی عەرەبی بوو ئێمە لە تەمەنێکی 15 ساڵیەوە ئەو بایە فێری ئەو زمانە قورسە بین بۆ ئێمە زۆر قورس بوو بەڕاستی لەبەر ئەوە لە شوێنێک هاتوین لە ڕەواندزەوە بۆ مووسڵ ئیتر بەڵام پشتبەستنێک بە ئیرادەی خۆمانەوە بە چۆن دەڵێ بە حەز و ئارەزوی خۆمانەکە هاتوین بۆ موزیکەوە ڕۆژانە بۆ نزیکەی 8 کاتژمێر 9 کاتژمێر ئێمە ڕاهێنانمان دەکرد ئەومان دەکرد لەگەڵ ئەوەشدا بەڕاستی توانیمان فێری زمانەکەش بین و خۆشبەختانەش 5 ساڵ ئەوە لەوەیەک گیرساینەوە هەرسێکیشمان بە یەکەم و دووەم و سێمی سەر بەشەکەمان دەرچوین وەنی ئەتوانە بەڵێم ئەوە لەگەر هەرچەندە خوێندنەکەش بە زمانی عەرەبی بەڵام توانم بڵێم مکوڕی ئێمە و پێداگریمان لەسەر ئەوەی کەوا دەبێت شتێک بکەین بۆ خۆمان و بۆ نەتەوەکەمان ئەوە بوو بەسەر بەرزی گەڕاینەوە ئیتر ئەوە توانم بڵێم وەکو دەستپێکێک لە چیرۆکی ژیانمان کە هاتینە نێو دنیای هونەرەوە.